سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێیە لەگەڵتانە بم ئەم جارە باسی ئەوەکەین بۆچی هەمیشە ڕێژەی خوێنەری کتێبە ئاینەکان بەرزترە بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب هەمیشە ئەو کتێبانەی کە لەسەر ئاین نووسراون پڕفرۆشترین کتێبن بە بەراورد بەو جۆرانەی کە ئاینینی لەسەر بابەتی تر نووسراون ئەم پرسیارانە لە خاوەن کتێبخانەکان یاخود ئەو شوێنانی کە ناوەندی بڵاوکردن و چاپکردنی کتێبەکەین ئایا تا چەند گرنگە ئێمە وەکو موسڵمان کە ئاینەکەمان ئاینی پیرۆزی ئیسلامە زیاتری لەسەر بخوێنەوە و زیاتر بە دوای ئەو زانیاریانە بچین کە دەربارەی ئاینەکەمان هەیە ئەم پرسیارانە لەوانەکەم ئێوەش بینەری وەڵامەکان بن جەناب وەکو خوێنەرێک وەکو سەردانیکەرێکی ئەم پێشانگایە هۆکاری ئەمە بۆ چێگەڕێنێتەوە بۆ خوێنەری کتێبەکان لای ئێمە لە کتێبەکانی تر لە جۆرەکانی تری کتێب زیاتر بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە وەکو میلەتی کورد لە سەدا 95 مسلمانە زیاترش مسلمانانی بەڕێز حەزەکەن زیاتر ئاشنا بن لە دینەکەیان هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوە و نەکرد مسلمانان بەڵکو ئێستا ئەگەر داسایەکەی لەناو هەموو جیهانە خەڵکانێک ڕویان کردوتە کتێبە ئاینەکان حتاوەکو ئاشنا بن لە حەقیقەتی ئەم دینە واتە ئەم دینە الحەمدوللا وردە وردە پەرە ئەسێنێ و زیاتر بەرەو زۆربوون ئەچێت سپاس بەخوا کە خەڵکانێک کە ئەکەونە ناو ئەوەی کە مەسەلەن فکرکەنەوە بیرکەنەوانێک کە خالقێک هەیە کە خالقی ئەرز و ئاسمان و دروستکەری هەموو جیهانە وردە وردە فکر لەوەکەنەوە کە لە ڕاستیەکان لە حەقیقەتی خۆیان تێبگەن ئایا بۆچی هاتوونەتە ژین بۆچی هاتوونەتە دنیا دیارە بۆیە ئەمەش زیاتر بۆی کە ئاشنا بن لە حەقیقەتی ئەم دینە ئەگەڕن بۆ سەرچاوە دینیەکان کتێبە دینیەکان وەڵامەکان لێوە دەسەکەوێت کاک زۆر جەنابەت وەکو پەرلەمانتارێک و پیشەی خۆشت کە پزیشکە ئەمەی وەڵامی و پرسیارە بدەیتەوە بۆچی خوێنەری کتێبە ئاینیەکان یاخودەوتێ فرۆشی کتێبە ئاینەکان هەمیشە پڕفرۆشترینە لێرە ئەمە وەکو خوێنەرێک بۆچی گەڕێنیتە خۆی سەرەتا گرنگە تۆ لە کۆتایی هەموو پێشانگایەکە ئەحسایەکی پێشانگاکە کۆ بکرێتەوە فیدباکی ئەو پێشانگای کە بزانێ پڕفرۆشترین و زۆرترین کتێب کە خواستی لەسەر بوو بێ کامە بووە ڕەنگە لە ساڵێکە یا لە پێشانگایەکە جۆرێک کتێب فرۆشی زیاتر و داواکاری زیاتری لەسەر بوو بێت و لە پێشانگایەک و لە ساڵێکی ترا بەپەی دۆخەکە کتێبێکی تر بەڵام بەگشتی ئەوەی کە خەڵک بەشێکی بەرچاوی خەڵک بە دوای کتێبە ئاینەکانەوە یان تەنانەت بۆ مناڵەکانیان پەروەردە ئاینەکان ئەوەیە کە ئاین لە فیترێکی پاکەوە هاتووە ئاین و دین پەیامێکی ئاسمانیە گومان هەڵناگرێت گومان لە خۆی هەڵناگرێت و وەڵامی پرسیارەکان بە سەراحەت هەیەتەوە بەبێ هیچ پێچووپەنایەک و مەتااتیەک و کۆمەڵێک ئەخلاقی بەرزی مرۆڤایەتی پێشکەشەکە و دوجار وا ئەکات کە کاریگەری هەبێت لەسەر ناخی کەسەکان و ئەو کەسانە کە پەروەردەیەکی ئاینی ڕەسەنیان هەبووە نەک ئاینی مزەیەف خوانەخواستە نەک ئاینێکی دەستکاری کرا و ئاینێکی ڕەسەنیان هەبوو بێ وەکو ئاینی پاک و پیرۆزی ئیسلام هەمیشە نمونەیەکی جوان بوون لە ناو کۆمەڵگەیە و هەمیشە سوود بەخش بوون بە کۆمەڵگە کاک زۆر بۆ کۆزانین لە ئێستای شەپۆل بڵین لەم چەند ساڵی ڕابردوو شەپۆلێک لە ئیلحاد و دروستکردنی پرسیار و گومان بڵاو کراوەتەوە تۆ وەکو خۆت تا چەند بەگرنگی ئەزانی گەنجانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو کتێبە ئاینیانەوە بە تایبەتی ئەو کتێبانەی کە لەسەر ئیسلام نووسراون بتوانن بەهۆی خوێندنەوە وەڵامەکانیان دەست پێ و جۆرە لە دڵنیاییان بە ئاینی پیرۆزی ئیسلام هەبێت وڵای خۆی بەڕاستی ئەو بواری من نییە پسپۆڕی من نییە تا قسەی تیا بکەم ئەزەکەم و پرسیارە لە کەسێک بکەی کە زیاتر پسپۆڕی خۆی هەبێ بەڵام گرنگە هەمیشە پێش خوێندنەوەی هەر کتێبێک لە هەر بابەتێکا بێ ئاگاداری نووسەرەکەی بین زانی نووسەرەکەی کێیە نووسەرێکە کە پێشینەیەکی باش و پڕمەعریفەی هەیە و هاوکات جۆری کتێبەکە بۆ پشتبەستنە بە بەڵگەیان تەنها بڵاوکردنەوەی هەندێک وەهموانەیە ئەوە بۆ خوێنەر بە شێوەیەکی گشتی زۆر گرنگە بەڵام هەمیشە وتراوە کە کتێب هاوڕێیەکی زۆر
دڵسۆزە لەبەرەوەی هەمیشە کتێبەکان زۆرینەی کتێبەکان بەڕێژەیەکی بەرز نووسەرەکان هەوڵیانداوە ئەو پەڕیتوانای خۆیانی تا بەکاربێنن بۆیە بە دەگمەن خەڵکێکە بینی کە لە ڕێی کتێبەوە خوانەخواست لە خەت لای یاوێ بەڵام زۆرن ئەوانەی کە لە ڕێی کتێبەوە بوون بە کەسێکی پێشەنگ لە کۆمەڵگەیە. هۆکاری ئەوەی کە خوێنەری کتێبە ئاینیەکان و ئەو کتێبانی دەربارەی ئاین نووسراون هەمیشە ڕێژەکەی بەرزترە بۆ چێگەڕێنیزە. سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێستان. ئێمە جگە لە پێشانگای سلێمانی کە ئەم دوو خولە بەشدار بووین چەندین پێشانگا لە هەولێر لە دەرۆژ بەشدار بووین بەپی ئەو ئامارانی کە لە پێشانگەکان کۆکرێنەوە زۆربەی ساڵەکان وا بووە کە بابەتی ئاینی خوێنەرێکی زیاتری هەبووە. لە ڕاستیە ئێستا بابەتە ئاینیەکان لە یەک بواری تایبەتە لە یەک مەجالا قەتیس نەبووە، زۆر بواری فراوانی هەیە، بواری هەیە بۆ نمونە تەفسیرە، دواری هەیە فەرمودەیە، بوارەکانی تریش هەمووی بە شێوەیەک لە شێوەکان ئاین ڕۆڵی خۆی تیا هەیە. لەبەرەوەی بوارەکانیشی فراوانە ئێمەش گەلێکی موسڵمانین، زۆرینەی ئەو خەڵکە موسڵمانە، ئاینی ئیسلامیش هانی خەڵکی ئەدا هەر لە یەکەم ئاەتە کە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەزێ هانی خەڵکیەدا لەسەر خوێندنەوە. لەبەرەوە نابێ ئێمە پێمان سیر بێ لە ناو گەلێکە کە ئاینەکەی ئەوە بێت و ئاینەکەش فەرمانی بە خوێنەرەکە بکات زۆرترین خوێنەرەکانی خوێنەرێکی ئیسلامی بن یا خوێنەرێکی کتێبە ئاینیەکان بن. لەبەرەوە وای ئەبینم کە بەردەوام دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی کاوانی کتێبی ئاینی بڵاوکەنەوە زۆرن لەلایەک، لەلایەکی تریش هەموو پێشەنگەکان ژمارەیەکی زۆر ناونیشانی تازەشیان پێیە، پرسیارەکانی خەڵکیش تاشیش زۆرتر ئەبێت و پێویستی بە وەڵامە. لەبەرەوە دایم نوێبوونەوە لەم بوارەیە هەیە، لەبەرەوە خوێنەرەکانیشی زۆر ئەبێت ساڵ بە ساڵ سواز بخوا کە زۆریش. ئەوتری هەمیشە ڕێژەی خوێنەری کتێبە ئاینەکان ڕێژەکەی بەرزترینە. هۆکارەکەی بۆ چێگەڕێن؟ سەرەتا بەخێر بێن سەرچاوان حقیقەت چەند ساڵێکە بەتایبەت لەم ساڵانی دوایی لەگەڵ ئەم شەپۆڵە و تەوژمە ئیلحادی کە ئێستا پێیا بووە لە کوردستانی خۆماندا لەگەڵ ئەوەشدا ژمارەی خوێنەرانی ئاینی ڕۆژ تا ڕۆژ بەرەو بەرزی ئەچێ. بەڕاستی ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو باگراوندە ئاینی کە بڵین ئەو ڕۆشنبیری ئاینی کە ئێستا پەرەیسەندووە خەڵک بۆ خۆی ئەگەڕێ چاوی کراوەتەوە وەکو جاران نییە بە نمونە هەر شتێک کە هەر تەوژمێک بێت هەر بیر و باوەڕ و فەلسەفەیەک بێت یەکسەر پێی باوەڕ بکاو بچێتە ژێر کاریگەری ئەم بیر و باوەڕ و فەلسەفە و یا ئەم ڕێزگە و میتۆدا، بەڵکو خەڵک بۆ خۆی ئەگەڕێت، خەڵک بۆ خۆی ئەگەڕێت و ئەخوێنێتەوە بزانی چی نوێ هەیە چی شتێک هەیە بە دوای ئەگەڕێت. و لە ئێستاشدا خوێنەرێکی زۆر یەکجار زۆر ڕووی کردوێتە کتێبی ئاینی بزانی بڵین لە ئەلفەوە تا یایی ئاینی شارەزا بێت بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام بزانی چی تایە و لەسەر هەموو مەسەلەکانە قسەی چییە. کاک سەنگەر لەناو قسەکان ئاماژەت بۆ تا چەند گرنگە گەنجانی کورد تاکی کورد بە دوای ئەو کتێبانە بڕواکە کتێبی ئاینین بە تایبەتر لەسەر ئاینی ئیسلام کە ئاینەی زۆرینەی هەرێمی کوردستان دەتوانین نمونەیەکی بچووک بێنینەوە. زۆربەی ئەو کەسانی کە قسە لەسەر ئیلحاد دەکەن کەسانی دیارن لە کوردستانە بە نمونە کاتێک قسە لەسەر ئیسلامەکەن و ڕەخنە ئەگرن سیرەکەن شارەزایەکی وایان نییە، باگراوندێکی وایان نییە، زۆر جار زمانیان تەتەڵە ئەکا شتێک ینی دێرە شعرێکی عەرەبی ئەڵێ خوای گەورە لە قورئان وا ئەڵێ یاڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وای ئەڵێ کەچی ئەمە قورئانە یان ئەمە لە ئەسڵا حەدیثە بە قورئانی حساب کردووە. یعنی تەماشا ئەکەی ئەم هەموو فەلسەفەیە و ئەو هەموو میتۆدەی خوێنیتەوە بەڵام تااقەتی نەبووە قورئان بخوێنێتەوە بە وردی بزانی لێ بکۆڵێتەوە بزانی چیتیایە چیتیانە تەنانەت بچووکترین شت دێرێکی شعر لەگەڵ قورئان جیاگ ناکاتەوە یان حەدیثە لەگەڵ قورئان جیاگ ناکاتەوە لەگەڵ دەقی قورئانە. گەنجی ئێستا بە خۆی چاوی کراوەیە ئەزانێ ئەم شتە شتێکی گرنگە بۆ خۆی بچێتە بڵین بە دوای حقیقەتەکان بکەوێت بزانی ئەمە چییە حقیقەتی ئەمە چیە ئەمەیان قورئانە ئەمەیان حەدیثە ئەمەیان قەولە و نازانم چی ئەمە ئەخبارە هەمووی لێ ئێکۆڵێتەوە. بۆیە ئەمە بەڕاستی گرنگیەکی تایبەتی خۆی هەیە چونکە ئەمە سەرەتاکان یان بناماکانی تێگەیشتنە لە ئاین. تا چەند بە گرنگی ئەزانی تاکی کورد بە تایبەت دایکان خوشکان گرنگی بە کتێب خوێندنەوە بەڕاستی زۆر گرنگە خوێندنەوە. ئێستا خەڵک زیاتر خەریکی ئەلکترۆنیە سەرچاو ئەلکترۆنیەکان بەڕای من کتێب ژیانە کتێب واتە ژیان. ئەگەر دایکان بتوانن زیاتر مناڵەکانیان لەگەڵ خوێندنەوە ڕابێنن زۆر باشترە لە بابەتە ئەلکترۆنەکان. دایکەکە خۆشی خوێنەوار بێ دایکەکە خوێنەوار بۆ یارمەتی مناڵەکەی با لە بریەوەی مۆبایلێ بابەدەستیەوە کتێبێکی چیرۆکی مناڵان بێنێت کە تایبەتە بە تەمەنی مناڵەکە و بۆی بخوێنێتەوە بۆ ئەوەی مناڵەکە فێر بێت تا چەند کتێب گرنگە.
باشە ڕۆژناخان وە کۆزانین لە هەرێمی کوردستانە هەمیشە وترێ خوێنەری کتێبە ئاینیەکان ڕێژەکەی بەرزترینە بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب جەناب دووکو خوێنەرێک ئەمە بۆ چێگەڕێنێتەوە بۆ کتێبە ئاینیەکان خوێنەریان وە فرۆشیان لە جۆرەکانی تری کتێب زیاتر الحەمدولیلا ئەوە شتێکی زۆر باشە لە بەرەوەی لە سانەوە هەشتی خەڵکی کوردستان مسلمانن ئەبێ هەر شتێکی وا هەبێ ئێستا بۆ نمونە ئێمەم کتێبی مامۆستا ناسری سوبحانیمان هەیە وانەکانی خواناسی کتێبێکی زۆر زۆر باشە باسی وجودی خوا ئەکا کە خوا چۆن وجودیە چەند وەڵامێکی تایە بۆ گەنجان هیوادارم هەموو گەنجێک بیخوێنێتەوە یعنی ضرورە گەنجان ئێستا کتێبە ئاینەکان بخوێنەوە بە تایبەت گەنجانی مسلمان لەبەرەوەی ئێستا فەسادیەکی زۆر زۆر هەیە وەکو خوێنەرێک و کەسێکە لە ناو دنیای کتێبایی هۆکاریەوەی کە خوێنەری کتێبە ئاینیەکان ئەمیسە ڕێژەکەی زیاترە لە بەراورد بە جۆرەکانی تری کتێب بۆ چێگەڕێنێتەوە سەرەتا بەخێربێن بە تاکید گەلی کورد گەلێکی مسلمانن هۆکەی بۆەوە گەڕێش کورد گەنجەکانمان ڕویان لە دین کردووە هۆکەی ئەوەیە کە کتێبە ئاینیەکان هەمیشە لە پێشەنگای هەولێر پێشەنگای سلێمانی فرۆشیان زیاترە لە کتێبە ڕێن غەیرە دینیەکان. فرۆشی کتێبە ئاینیەکان ئەوانەی دەربارەی ئاین نووسراوە خوێنەری ئەو کتێبە ئاینانە هەمیشە ڕێژەکەی بەرزترە خۆ دووکو مامۆستایەکی ئاینی ئەمە بۆ چێگەڕیتە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين دیارە الحمد لله خەڵکی شۆتەوە قەناعەتە بە دوای حەقدا دەکەڕێت لە ئیسلامیش حەقتر نییە ئینسان کە حەقی دۆزیە و باتڵ خۆی ناگیرێت لەبەریا لەبەرەوە الحمد لله بە فەزلی خوا بەزیابێ خوا بەرەکەت خاتە قەڵەمی نووسەرەکانمان وەکو قوتابێکی قورئان وەکو پێشمەرگەیەکی ماندوو لەناس قەڵەمەکانیان ئینشاءالله لە کاردایە بۆی بەرچاوی ئەو خەڵکە ڕۆشنکەرەوە تێبگەن لە بەرنامەکەی خوا کە چەند پیرۆزە چ خزمەتێکی بە مرۆڤایەتی کرۆ و مرۆڤایەتی چەند قەرزاری ئیسلامە لەبەرەوە خەڵک بە دوای حەقاگەڕێ خەڵک تینوی حەقا خەڵک عاشقی حەقا عاشقی دادپەروەریە ڕەواندۆی زوڵمە ناحەقیە غەدرە ئەمانش هەمووی لە ئیسلامە دەسەکەوێت جە بە فەزلی خوای گەورە ئینشاءالله ئیسلام لە بەهارێکی تەڕدایە و بە تایبەتی لە ئەوروپا ئەوەی بە خۆمان الحەمدولله خوا شەرەفی و پێ مسلمانین بەڵام ئەوروپا الحەمدولله بەرەو ئیسلام هەنگاوانی ئینشاءالله لە نزیکترین کاتە ئیسلام وەکو گوڵ ئەبەخرێت مامۆستاتەمانە بۆ کۆزانین لەم ساڵانی پێشوە شەپۆلێک لە ئیلحاد بڵاوبووەوە لە هەرێمی کوردستان بەداخەوە تا چەند گرنگە بۆ دەستکەوتنی وەڵامی ئەو پرسیارانی کە دروست دەکرێت دژ بە ئاینی پیرۆزی ئیسلام پەنا بۆ ئەو کتێبانە ببرێت کە وەڵامی ئەو پرسیارانە یاخود لە ڕوانگەی ئیسلام وەڵامی ئەو پرسیارانە دراوەتەوە خزمەتکارانی میحرابی پێغەمبەر و نووسرە بەڕێزەکانمان و ئەو زانا و پیاوە بەڕێزین کە خەمخۆری ئەم ئیسلامن الحەمدا وەڵامی پڕ پێستەکەی خۆیان پێ بوویان و کوفر هیچی پێ نییە فەبووی تەلەتی کەفەر ئەگەر ئێمە بین لە ساحەکە ئەوان هیچ نین بەڵام لەبوونی ئێمە ئەوان هاتوونەتە ساحەکەەوە بەڵام بە ئیزنی خوا من هەموو جارێ ئەو قسەم کردوتم کوفر تقریبا تەبیعەتی کیسەڵی هەیە کیسەڵ هە لە چەموو ڕووبارەکانە کە مل دێنێتە دەرەوە بە ئارەزوی خۆی ملبادە لەگەڵ خشەیە ها یەکسەر لێکاتەوە بەژوورە کوفر ئاوایە کوفر هیچ ئەساسێکی نییە لەسەر ئەساسێکی فشەڵ دابەزیەوە لەسەر ئەساسێکی پوچەڵ دابەزیەوە ئەساسێکی نییە لەبەرەوە کە ئەساسی نییە لەو کاتا خۆی لەبەر حەقا ناگرێ چۆن کەعبە 360 بەتیتیاو هەمووی خوا بوون عیاذ بالله خەڵکی پەرستن بەڵام کە حەق هات یەک تاکە خوا ئەم 360 خۆی بەتاڵ کردوتەوە بەرزەکەم ئەوە ئیسپاتی ئەوواکە ئەوە ئەسەرمێنەکە ئیسلام پەیامی دەستی بەشەر نییە پەیامی خالقی تۆیە کە خوا بەرنامەی بۆ تۆ دانا خوا دەزانێت چ بەرنامەیەک بۆ تۆ دێت بۆیە ئیسلامی کورۆ بە بەرنامەی خێتام چکم بعضی مناسبات یا بعضی ڕوودا و دێتە ئاراوە سبحان الله ئەم ئاەتە ئێستا بۆ من دابەزیەوە بۆ ئەم کێشە دابەزیەوە کێشەکان هەمووی چارەسەرەکان دەرمانەی خیسام دەوڵەمەتین دەرمانخانێ هۆکاری خوێندنەوەی کتێبە ئاینیەکان بە ڕێژەیەکی بەرز یان فرۆشی کتێبە ئاینەکان ڕێژێکی بەرز بۆ شێ ئەگەڕێنیتەوە بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب زۆر سپاس سڵاو لێەوە بە خێراتن دانەکەین بێگومان بۆ وەڵامی پرسیارەکان من ئەیگەڕێنمە بۆ ئەوەی کە لە سەردەمی مۆدێرنەدا کۆمەڵێ ئاسانکاری زۆر کراوە بۆ گەیاندنی زانیاریەکان لە ڕۆژهەڵاتە تا ڕۆژاوە ئەمەش وا ئەکا کە تاکی مسلمانی ئێمە کە زۆربەی خەڵکەکانی ئێمە مسلمانن کۆمەڵە پرسیارێکی زۆر لە دڵ و لە زێهن و لە مێشکیانە دروست ببێ کە پێیان خۆشە بە دوای وەڵامەکانیان نابگەڕێن جا سەرچاوەکان زۆرن سەرچاوەکان جیاوازن بگەڕانەکان جیاوازن نیەتی گەڕانەکان جیاوازن پرسیارەکانی سەردەمی ئەم سەردەمە جیاوازە لەوانەی سەردەمانی تر بۆیە پێم وایە هۆکارەکەی زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک ئەوانەی کە بە دوای واقعەتی
ئیشەکان ئاگەڕن بە دوای واقعەتی پرسیارەکان ئاگەڕن خۆیان بە دوای سەرچاوایە بگەڕن و بتوانن سەرچاوی دروست بدۆزنەوە. هۆکارەوەی کە کتێبە ئاینەکان هەمیشە خوێنەری زیاترە و پرفرۆشترینن بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب بۆ چێگەڕێت. بەخێربێن سەرسرم خۆی مرۆڤ هەمیشە لایەنێکی دەرونی هەیە کە ئەم لایەنە دەرونیە زۆر جار هەست بە خاڵیبوونەکە هەست بەوە ئەکا لە لایەکی ترەوە خۆی پڕ بکاتەوە ئەو بۆشایە دەرونی کە بۆی دروستە بێ بە شتێک پڕی بکاتەوە کە قەناعەتی پێ بکە. ئاینیش خۆی پەروەردگار خۆیان فەرمێ ئەلا بذیکری اللهی تەطمئن القلوب یاد و زیکری خۆی پەروەردگار ئەبێتە هۆکاری ئارامبوونەوەی دڵەکان وەک ئاوێک چۆنەکرێ بەسەر ئاگرەکە ئەو دەرومە ئارامە بێتەوە تەوەکول بەخوا ئەکا و بە خەیاڵێکی ئاسوودەوە توانێت سەر بنێتە سەرسەرین. بەڵام سیرەکەی ئەگەر لە کتێبێکی ترا گەنجێک دەسەبات بۆ ڕۆمانێک خوێنێتەوە مەسەلەن سیرەکەی تراژیدیایەکی تایە باسی یەکێک لە نیوە شەوێکا خۆی خوشت باسی عشقێکی ناسەرکەوتوو بووە ئەمە نەک هەر دەروونە ئارام ناکتەوە بگرە ئەی وروژێنێ لە کۆمەڵێ بوارە خەوی لێ ئەزڕێنێ ئاسوودەی لێ دوور ئەخاتەوە ئەمە بۆ تۆ هۆکاری ئەوەی گەنج حەزی لەوەیە بگەڕێتەوە بۆ ئەوەی چۆن ئاسوودە بێ. ئەمڕۆ ئێمە لەم زەمانەی ئێستادا و لەم هەموو قەیرانە سیاسی و داراییانەی کە قوڵ بوونەتەوەتیانە بە حەقت لە هەموو شتە زیاتر پێویستمان بە ئارامی دەرونی هەیە بەوەیە کە دەروونەکان ئارام بن دەبخوام ئارامیش هەمومان نەزانین خەڵکی هەموو دنیا ئەزانێ ئەگەر بە ئینسافەوە سەیری بکات تەنها لە بوارە ئاینەکە دەرەکەوێت تەنها لە بوارە ئاینەکە دەست ئەکەوێ کە بەرەو ئاسوودەبوون و ئارامبوونەوە زۆرێک لە خوێنەران زیاتر لە هەرێمی کوردستانە گرنگی بە خوێندنەوەی کتێبە ئاینیەکانە دەی یا بە جۆرێک تر بڵێن کتێبی ئاینی پرفرۆشترینە ئەمە بۆ چێگەڕێنیتەوە جەناب؟ سەرەتا بە خێراتتانەکەم و سوپاسانەکەم بۆم دەرفەتەکە بە ئێمەتان باشی. طبعا ئەمە چەند هۆگارێکی هەیە من یەکێک لەو هۆکارانە بۆ ئەوە گەڕێنمەوە طبعا بۆ زۆربوونی فکرە غێرەدینیەکان کە یعنی اینجا چالاکبوونی عقلەتی تاک لەم سەردەمەیە کەەوە ئەکا بگەڕێ بە شوێن یعنی حقیقەتی سەرچاوەکانە ئەمەش لەکوێ دەسی ئەکەوێ بۆ نمونە تەواوی ئەو شتانەی کە کۆ ئەبێتەوە ئاخیرەکەی ئەگاتەوە سەر کتێبە دینیەکان. خوێنەریش هەوڵی ئەوەیە کە بۆ ئەوەی معلوماتێکی دقیق و ورد و پوختی دەست بکەوێ ڕوو ئەکاتە کتێبە دینیەکان ئیتر بە تایبەت یعنی ئەو کتێبە دینیانەی کە ڕەبتیان بە دینی ئیسلامەوە هەیە وەکو ئەوەی کە من ئەمەنە معلوماتم لەسەری هەبێ و خەڵک ینی ئاگدار بم کە خەڵک کتێب ئەکڕێت و ڕووی تێەکان زیاتر کتێبە دینیەکانە. ئەمەش ئەیگەڕێنمەوە بۆ ئەو هەر کە لە سەرتاوە باسم کرد بۆ ئەو هۆکارەی کە لەوانەیە زۆربەی وەڵامەکان کە ئەو کەسە ئەیەوێ لێرەوە چنگی کەوێ. هۆکاری چییە؟ خوێنەری کتێبە ئاینیەکان لە هەرێمی کوردستانە ڕێژەکەی بەرزترینە یان فرۆشی کتێبە ئاینیەکان پڕفرۆشترینن بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب. بەناوی خۆی گەورە میهرەبان چەند هۆکارێکی هەیە مامۆستا ناکەوە هۆکارێکیانەوەیە کە بە تایبەت لە ئەم نەتەوەی ئێمە بانگراوندێکی ئیسلامی و حوبێکی ئاینی هەیە بۆیە زۆرترین خەڵک پێی خۆشە کە لە ئاینەکەی شارەزا ببێ و بە تایبەتی وەکو حقیقەتێک ینی لە خودی ئیسلامەکە تێبگا بۆیە دەگەڕێ بە دوای سەرچاوە ئاینیەکانەوە بە دوای کتێبەکانەوە خوێنەرێکی باشەیە کە سوپاس بەخواوەک دەبینی ڕێژەی فرۆشیان زۆر زیاترە. بەشێکی ترەوەیە کە بەڕاستی مرۆڤەکان بەهۆی ماندووبوونی دنیاوە و بۆ ئەو شەپۆلە ناڕەحەتیونەی کە زۆرێک لە ماندووبوونی ڕۆحیان بۆ دروزەبێ خەڵکی ئاسوودەیی و ئارامی ڕۆح لە بابەتە ئیسلامیەکان و بە تایبەت ئەوانەی کە پەیوەستن بە حاڵەتی ڕۆحی و ئیمانی و قیامەت و جۆرێک لەخوا ئامادەکردن و پەروەردەکردنی تێدایە کە بتوان بەرامبەر بەو شەپۆلە بۆستنەوە بۆیە هەمیشە خەڵک پێویستی بەچی بوو بە دوای ئەوەدا دەگەڕێ بۆیە من وا هەستەکەم ئەو هۆکارانە دافعەکەن بەوەی کە پاڵنەرن بۆی خەڵکی زیاتر کتێبە ئیسلامیەکان بخوێنێتەوە. بەشێکی ترەوەیە کە ئێستا لە دنیادا بەگشتی ڕێژەیەک ینی بە تایبەت لەلایەن وڵاتانی زلی هێزەوە جۆرێک لە هەوڵدان بۆ ناشرینکردنی ئیسلامیا بە لاڕێدابردن بە ئاراستێکی نادروست بۆیە خەڵک زۆرێکی دەگەڕێ و دەوێ وەڵامی ئەم پرسیارە وەرگێتەوە بۆ خۆی دەگرێتەوە بۆ سەرچاوەکانی و بۆ کتێبە ئیسلامیەکان لەوە کە حقیقەتەکە وەرگرت. ئەو ڕێژە بەرزەی مسلمانی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەوتێ سەر و ڕێژی سەتانەوەتی هەرێمی کوردستان خەڵکانێکی مسلمانن وای کردووە کە خوێنەری ئەو کتێبە ئاینیانە هەمیشە ڕێژەکەی بەرزتر بێ بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب یاخود ئەو پرسیارانی کە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام دروستەکرێت وای کردووە زیاتر خەڵک و یان گەنجان بە دوای ئەو کتێبانە بگەڕێن کە وەڵامی و جۆرە پرسیارانیان تیا دەستەکەوێت بۆیە ڕێژەی
کتێبە ئاینیەکان یاخود فرۆشی و کتێبە ئاینیانە هەمیشە بە بەراورد بە ڕێژەکانی تر بەرزتر بوو. ئێمە بەردەوامە بین زیاتر هاوڵاتیانە دوێنی یاخود خوێنەرەکان کە هاتوونەتە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بدوێنین، بەڵام ئەچێ لێ نای ناوبڕێک و ئەگەڕێنەوە وڵاتە. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ ئێمەمانوێ لە ئەو کەسانی کە سەردانی ئێرە و ئەم پێشانگایان کردووە کە بۆ کتێب ڕێکخراوە ئەو پرسیارە بکەین زانین خوێنەری کتێبە ئاینیەکان بۆچی زۆرترینە، کتێبە ئاینەکان هەمیشە پڕفرۆشترینن لە هەرێمی کوردستاندا. ئایا چۆن بتوانین لە ڕێگەی کتێبە وەڵامی ئەو گومانانەمان دەست بکەوێت کە ڕۆژانە لە سۆشیال میدیا و یاخود لە هەندێک کەناڵەوە دەدرێ بەگوێمان؟ تا چەند ینی گرنگە گەنجانی هەرێمی کوردستان بۆ دەستکەوتی ئەو پرسیارانەی لەبارەی ئیسلامەوە یاخود ئەو گومانانی لەبارەی ئیسلامەوە ئەکرێن یان لە سۆشیال میدیا بەرچاویانەکەوێت گرنگی بە خوێندنەوەی کتێبەکان بدەن بە تایبەت کتێبە ئاینیەکان. بەڵێ ڕاستەکەی گرینگە، بەڵام بەداخەوە کە گەنجانی ئەمڕۆ ناخوێندنەوە زیاتر گرنگی بە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و یاریەکانی مۆبایل و ئەوانە دەدەن، بۆیە دوورکەوتونەتەوە لا خوێندنەوە و بەڵێ. بۆچی ڕێژەی خوێنەری کتێبە ئاینیەکان بە تایبەتە و کتێبانی کە لەسەر ئیسلام نووسراون هەمیشە ڕێژەکەی بەرزترە بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب؟ لەبەرەوەی لەوانەیە گەنجێک هات بێت کتێبێکی خوێن بێتەوە پرسیاری لا دروست بووە ئینجا لە دوای وڵامەکانی دەگەڕێت، یاخود ئەو کەسانی کە دژەدینن دەچن هەندێک کتێب دەخوێنەوە و هەندێک زانیاری وەردەگرن، اینجا هەڵدەستن بۆ گومڕاکردنی گەنجەکانمان کە بەداخەوە گەنجەکانی خۆشمان هیچ شارەزاییان نییە لە کتێبە دینیەکان لە ژیاننامەی پێغەمبەر. لەوانەیە چەندەها قسەی نادروست دروست بێت لە سەرەوەی کە دەڵێ پێغەمبەرمان وای وتووە. بەڵێ تا چەند گرنگە ئەو گەنجانە بۆ دەستکەوتنی وەڵام یاخود ئەو شتانی کە باست کرد کۆمەڵێ پرسیارەکە لایەن ئەو ڕژوێنرێت گومانیان لا دروستەکرێت پەنا بۆ ئەو کتێبانە بەرن کە وەڵامی بۆ نمونە لە ئیسلامەوە وەڵامەکانی دەسەکرێت. ڕاستەکەی زۆر گرینگە و بە بێگومان هەموو وەڵامەکانی شێ لە نێو کتێبە گەر بگەڕێن کەمێک ئێستا و پێشانگا باشترین دەرفەتە کە زۆرترین کتێب تێدا نمایشکرا و دەتوانن وەڵامەکانی تێدا بدۆزنەوە. دەوترێ خوێنەری کتێبە ئاینیەکان هەمیشە ڕێژەکەی بەرزترە بە بەراورد بە بابەتەکانی کرد بۆ نمونە زانستیان هەر بابەتێکی تکەیە. جەنابەت وەکو تەجروبە بۆچی ئەگەڕێنیتەوە بۆچی هەمیشە خوێنەری کتێبەکان یاخود فرۆشی کتێبە ئاینیەکان بە خۆشحاڵیەوە زیاترە لە بابەتەکانی کرد؟ جارە یەکەم جاری من لەگەڵ ئەو تەسنیفەنیم لێ کتێبی ئاینی و کتێبی غەیری ئاینی هەموو بوارێکی زانست هەموو بوارێکی هزر بە ئاینی حیسابە ئەگەر لە ڕاستیەکان بدوێ ئەگەر بەڕاستی بچنە ناو ئەو زانستە ڕاستیەکانی ئەو زانستە لە بۆ خەڵک شیکەنەوە و دیاریکەن هەموو ئەوە پێی دەگوترێ ئاین. بۆیە ئێمە لە نووسینگەی تەفسیر تەنیا ئەو کتێبانە بە چاپ ناگەینین تەفسیری قورئان دەکا یا تەفسیری حەدیث دەکا یا داوا دەکا لە خەڵک بێن ببن بە موسڵمان و یان وەکو بڵێ ئەو کتێبانەی تش بە ئەو کەسانەی دژایەتی ئیسلام دەکەن، بەڵکو ئەمە لە هەموو بوارێکی زانست کتێبی چاپ دەکەین لە ڕوانگەی ئیسلامەوە. یعنی ئەوەیە خەڵک با بزانیتن فیزیا هەرچەند عالی زانست پیاوی زانا هەیە فیزیک ئەوانە مەسەلەن ملحیدن، بەڵام علمەکە خۆی علمەکی ئیلحادی نیە، ئەو علمە خەڵکی دەگەینیتە خوا، کیمیا خەڵکی دەگەینیتە خوا، هەموو بوارێکی زانست ئینسانی دەگەینیتە خوا. بۆیە کتێبی ئاینیش زیاتر سەرفی هەیە، زیاتر خەڵک ڕووی تێدەکا. بەڕاستی بوارەکانی دی من ناڵێم بواری زانست، بوارەکانی دی وەکو بڵێ علمانیەتە، ئەو زیاتانەی دژ بەدینن، ئەو شتانەی بەرگری لە دین دەکەن، ئەو
گروپانە ئەو مەزهبانە ئەو ڕەوتانە کە هاتیینە شانۆی ژیان خۆیان پیشان داوە جێ ئەسەفە ئەغلبی هەرسی هێناوە ئەوە یەک لە هۆکارەکانە خەڵک ڕوو دەکاتە دین ڕوو دەکاتە خوا بزانی خوا چی فەرمووە خوا چی گوتووە بۆیە خەڵک ڕوو دەکات دوایی پرسیارێکی زۆر هەیە لە مەیدانی ڕۆشنبیری و بەڵکو لە مەیدانی لە بواری ژیاندا لە بازاردا لە هەموو شوێنێکدا پرسیاری زۆر قرس دەپرسن ئایا بۆ ئیسلام ئاوایە ئایا بۆ خوا ئەو قورئانەی ئاواداناوە ئایا بۆ شەڕ بووە ئایا بۆ ئەسیر کوی ئەو خەڵک بەدوای ئەو وەڵامانە دەگەڕێ لەکوێ هەیە ئەو وەڵامانە ئەو وەڵامانەدا ئەو کتێبان لە ناو ئەو کتێبیانە هەیە کە ئێمە بڵاوی دەکەینەوە جەنابەت ئەم خۆشت گەنجی و تا چەند بە گرنگی دەزانی گەنجانی کورد تاکی کورد زیاتر گرنگی بە کتێبی بۆ نمو کتێبانە بکا کە لەسەر ئیسلامە لەسەر بابەتە جیاوازەکانی لاو ئیسلام کۆڵاوەتەوە و لەسەری نووسرا من حقەتەن وەکو مامۆسایەکی ئاینی لەگەڵ ئەوەم گەنجان بخوێن و لەگەڵ لە هەموو بارێکی کتێبە بە تایبەت واری ئاینەکەی خۆمان وەسەن ئاینی ئیسلام بەڵام من هۆکاری ئەوەی کە دەیگێڕمەوە بۆ ئەوەی کە زۆر لە گەنجانی ئێمە دوورن لە کتێبەوە ئەمەش گەڕمە بە دوو هۆکار هۆکاری یەکەمینیان ئەمڕۆ بە هۆکاری بارودۆخی وڵاتەکەمان و قەیران و ئەمە گەنجانی ئەمە شتێکی حەقیقەتە بڕۆ لە ناو بازارە سەیری کە لە ناو شوێنە گەشتەکانە سەیری کە گەنجی وەهامان هەیە دینارینی لە باخەڵیا دکتۆراشی تەواو کردو تۆبی تەواو کردووە و خوێندێکی باشی خوێندووە و بەڵام کە سەیری داهاتووی خۆی ئەکاو کە سەیری لە ڕابردووە چ ژیانێکی کردو لەگەڵ ئەم خوێندنەیە و دەردەساتی و ناڕەحەتی و هەموو شتێ بەڵام ئەمڕۆ هیچ هینێکی نییە هیچ بەرهەمێکی نییە بەرهەمەکەی هەر تەنهاوی کە لە ماڵەدا بنیشێ و هیچ کەسابەتی بۆیە ئەمە وایە لەم وا لە گەنجانەکە کە ئەو خوێندنەی کە خوێندویانە نەچێ بە دەور کتێبە ئاشنای کتێب نەبێتە دۆستی کتێب دووهەمین هۆکاریش بە هۆکاری تەکنەلۆژیایە تەکنەلۆژیا وهی لە خەڵک کردووە من لە یەکێک لە ڕۆژنامەکانی خارجی واتە کوردستان خوێندمە تۆ کە فارسیە ئەڵێ غەرب واتە غەرب ئەڵێ ئێمە هەتا ئیسا غەدرمان کردووە جوندی خۆمان داوە بە کوشت ئێمە ئیساکانە حربێکەکەین لەگەڵ شەوقی ئەسڵەتە لەگەڵ مسلمانانە بە تایبەتی حربێکمان کردو حربی تەکنەلۆژیایە حەقەتەن هەروایە هەموو شیرازەی وڵاتان شیرازەی خێزانی تێکداوە شیرازەی وڵاتەکەی تێکداوە تەکنەلۆژیا کارێکی من ناڵم تەکنەلۆژیا بەکارنێ من حتا خۆشم لە تۆری کۆمەڵاتیم هەیە بەڵام هەمشتە سنووری خۆی هەیە یعنی کارێکی وهای کردو شیرازەی خێزان تێک چووە تۆ بۆ نمونە چیتە میوانیەکۆ جاری وهایە دائەنیشی ئەگەر ماڵەکە 6 نەفەر بێ چواری ئەمە دیار تۆ دانانیشی هەمووی هەر یەکەم لە مۆبایلە ئەی باشە ئێمە بۆچی سەردان یەکتریەکەین بۆچی سیلی ڕەحمەت بەجێهێن کەواتە ئەمە دوو هۆکارە هۆکاری یەکەمینیان ئەوەیە کە بە هۆکاری قەیرانی دارایی هۆکاری دووهەمینیان تەکنەلۆژیا کارێکی وهای کردووە شیرازی وڵاتی تێکداوە کاکسەنگەر ئاماژە بە یەک دوو کتێبەکە کرد ئەتوانم بابنێ بۆ من باسکەم کتێبانە چین بەڕاستی ئەمە وەکو نووسنگەی تەفسیر کۆمەڵێک کتێبی نوێمان هەیە لەم زنجیرە گرنگانەی کە هەیە زنجیرەی فەلسەفە و زانستدا فەلسەفە و زانست ئەمە گرنگێکی تایبەتی خۆی هەیە ئەم زنجیرەیە بەڕاستی چونکە لە بەرامبەر هەموو ئەو تەوژم و ئەم میتۆد و ئەم شتانە ئیلحاد هەیە هەڵە شاخێ و بەرامبەریان وەستاوەتەوە بنمونە ئەگەرێ ئەم دوو کتێبە بێ ناویان خوراافەی ئیلحادە کە ئیلحاد وەکو خوراافەیەک پێناسە ئەکاو ئەی خاتە ڕوو لەوەی کە کۆمەڵێک کەس بەدوایە کەوتۆ بە حقیقەتێکی علمی مجرد زانست بڵێن بیزانێت لە ئەسڵدا ئەمە خوراافەیەکە و بە جوانی لەلایەن مامۆستا مزەفەرەوە وەرگێدراوە لەلایەن کەسێکی بەناوبانگەوە کە دکتۆر ئەمرو شەریفە لەم بوارەدا دکتۆرێکی بەناوبانگە نووسراوە وەرگێدراوە پێداچوونەوەی بۆ کراوە و کتێبێکی تریش بۆچی موسڵمانم دەتگەڕێنێتەوە بڵێن بۆ سەرەتاکانی ئەم پرسیارە سەرەتایەکانی ئەم ئاینە ینی زۆر خەڵک هەیە موسڵمانە ئاینەکەی وەرگرتووە بەڵام دەبێت کۆمەڵە شت هەیە لێ بکۆڵێتەوە و تاکی موسڵمانش لە ئێستادا وەکو تازە باسمان کرد کە
بە دوای حقیقەتە ئاگەڕێت ینی دوای ئەوەی کە مسلمانیشە ئەوێ بزانانی حقیقەت چییە ئەوێ بزانی وەڵامی ئیسلام بۆ هەر یەک لەم میتۆد و لەم ئەم پرسیارە نوێیانە و ئەو گومانانەی کە دەخرێن و چییە و هەمووی بدۆزێتەوە هەر یەک لەم کتێبانە و بەتایبەت هەموو باقی بڵێن زنجیرەکەش کتێبگەلی زۆر گرنگن کە باسی ئەم حقیقەتان دەکا و باسی ئەم میتۆدانە دەکات ئەو کۆزانی لە ئێستا لە سۆشیال میدیا کۆمەڵی پرسیار ئەوروژێنرێت کۆمەڵێ با بڵێن شتە ئەوروژێنرێت کە گومان لای تاکی مسلمانی کورد دروستەکە بە تایبەتی لە مێشکی گەنجانە تا چەند گرنگە لە ڕێگەی ناسینی ئیسلام و ئەو کتێبانەی کە لەسەر ئیسلام نووسراون یاخود ئەو پرسیارانی کە وەڵامەکانی دراوەتەوە گەنجی کورد پەنا بۆ ئەمە بەرێ نەک خۆی بچێ بۆ منە پرسیارە لە کەسێک بکات و وەڵامێکی بۆ منە تەواوەتی لێەوە دەست ناکەوێت خۆی ڕاستەوخۆ بێت لە کتێبەوە یاخود لە کتێبەکانی ئیسلام ناسیەوە دەست ضرورە ئەوەی کە دەیەوێت بۆ وەڵامی ئەو پرسیارەی کە جەنابەت فەرموویانی بۆ ئەو ڕەوانەوەی ئەو گومانانەی کە مابوو گومانی الحاد کە دروست دەکرێت بگەڕێنەوە بۆ سەرچاوەکانی سەرچاو ئیسلامیەکان بە تایبەت ئەو کتێبانەی کە نووسەرەکانیان زۆر بەهێز بوون و بە باشی تێگەیشت بوون لە ئیمان و وەڵامێکی دروستیان پێ بۆ الحاد ئەوە ضرورەتجا خاڵێکی ترەوەی بەڕاستی تۆ بۆ ئەوەی کە هەر فکرێک بناسیت بۆ ئەوەی کە هەر ئایدایەک بناسیت بۆەوەی هەتا هەر شخصێک دەبێت بگەڕێتەوە بۆ ئەسڵی خۆی پێناسی خۆیت بۆ بکە چکە هەمیشە گەر پێناسەی ئایدایەک پێناسەی ئاینێک پێناسەی هەتا کەسایەتێک لە دژەکەیەوە وەرگری مەرج نییە بتوانانی حقیقت بدۆزیتەوە بەڵام کاتێک کە پێناسەکەی لە خۆی وەردەگری خۆیت پێدەناسیێنێ بەرچاو ڕوونتر دەبی بۆیە ضرورە خەڵکی ئەوەی کە دەوێت ئیسلام ناسیە با بگەڕێتەوە بە خودی ئیسلام خۆی بگەڕێتەوە بۆ قورآن بۆ فەرمودەکانی پێغەمبەری خواستان و بۆ شەرحی ئەو فەرمودەوایەتانە لەلایەن زانانی بەتوانە کە بە باشی ئیسلامیان ناسیەوە لەوێەوە تۆ دەزانی ئیسلام چییە ئەگەرنا لە هەر کوێ دەوڵامەکە وەرگری یا کەسێکی دژە یا زۆر جار کەسێکی نەشارەزایە ناتوانێت لەو ئاسەدانیە ئەو حقیقەتە بە تۆ بگەینێ بەس بە دڵنیایەوە حقیقەتی تەواوی با بڵێن وەڵامی تەواوی پرسیارەکان لە نێو کتێبەکانە دەست دەکەوە من هەمیشە دەڵێم کتێب مامۆستایەکی زۆر بەهێزی بێدەنگە دەتوانێت هەموو زانستێکت پێ بدا و دەتوانێت هەموو بۆشایەکانت بۆ پڕکاتەوە لە بوارە ڕۆشنبیریەکانە بە بێدەنگی ئاراستێکی باشت دەکات چیت هەیە بۆ گەنجان کە بێن لەسەر ئیسلامەکان بخوێننەوە زیاتر لەو کتێبانە بەمانی دەست بخەن کە لەسەر ئیسلام و لەسەر ئاینەکەی خۆیان زانیاری باشان پێ گەنجانی کوردستانی ئەمە گوڵن سنبلن ئەمەجە جوانن هەموو لە کۆلێژەکان لە زانکۆکان لە پەیمانگاکان لە ئاعدادیەکان بەڕاستی کۆمەڵی گەنجی جوانمانێ کۆڵی نخۆی جوانمانێ من جارێک داوت کرامە لەم شوانە لەگەڵ کۆمەڵی گەنج بووم سپاس بۆخوا پێنجیان لە کولی تۆپ بوون ئەوانتر هەموو لە بەدوای ئیسلامەوە یان لە دراسی قورئان دەکەن داسی فەرمودەکانی پێغەمبەر دەکەن بڕوات بێ لە چەند ساڵێ لەمە بر لە هەولێر کۆمەڵی خوێندکاری بەڕێزی جوانی گەنجی جوانی وەکو تۆ داوەتیان کردم یانی نزمترین شاهدە من بووم هەمویان شاهدەی بەرز و دکتۆرا و پرۆفیسۆرەوانە هەمووی قوتابی قورئان هەمووی قوتابی ئیسلام بوون گەنجی ئێمە الحەمدوللا زۆر تێگەیشتووە زۆر واعیە زۆر لێهاتووە و الحەمدوللا ئەسەش لە ڕێی ئەنتەرنێت و فەیسبوک و ئەمانەوە خزمەتێکی گەوراکەن بە ئیسلام لەبەرەوە لەخوا بەزیاب ئێستا بڕواکە ئەزیزەکەم گەنجە جوانەکە لەم شاری سلێمانیا زەلای نوێ قورئان بە خەڵک ئێستا الحەمدوللا چەند مەدرسەی تەحفیزی قورئانی تیا بە کوێرایی چاوی دژمنە عاقبەتی ئێمە خوای گەورە ئێوەش ماندوو نەبن خوای گەورە موفقتان کە دەست و چاوتان ماچەکەن چون بەڕاستی ئەوش ماندوو نابن و قوتابیی قورئان جێدەستان دیارە بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان ڕێژەی زۆرینەی خەڵکەکەی موسڵمانن ئەمە هۆکارێک بۆ ئەوەی فرۆشی کتێبەکان هەمیشە ڕێژێکی بەرزتری هەبێ بە بەراورد بە جۆرەکانی تری کتێب یاخود زۆر جار وروژاندنی ئەو پرسیارانەی کە گومان دروستەکەن لای موسڵمانان وای کردووە کە بە دوای وەڵامەکانیان ئەمگەڕێن و ئەو وەڵامانش تەنها لە کتێبەکانەوە دەستیان کەوتو بۆیە ئەمە هۆکار بۆی ڕێژەی بەرزی خوێندنەوە یاخود فرۆشی کتێبەکان ئاینەکان لە پێش جۆرەکانی تری کتێبەوە بێ بۆیە گرنگیشە ئێمە هەر یەکەمان لە لای خۆمانەوە بۆ دەستکەوتنی ئەو وەڵامانەی کە لەبارەی ئاینەکەمانەوە کە ئاینی پیرۆزی ئیسلامە یاخود لەبارەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و کار و با بڵێن کردەوەکانەوە بووە لە کتێبەکانەوە دەستمان کوێ بە تایبەت دەبێت بزانین چ جۆرە کتێبیش وە چ جۆرە نووسەرێک ئەو کتێبەی نووسیەوە بۆی شتێکی پاک و پوختمان دەست بکەوێت لەوەی کە وەڵامێکی قەنەعەت پێکرد بۆ ئەو پرسیارانە بدۆزینەوە کە ڕۆژانە لە سۆشیال میدیاوە بەرگوێمانە درێت یاخود دەخەنە بەرچاومان و هەندێک جار بەداخەوە گومانمان بۆ دروستەکە پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم
خواتان لەگەڵ.